کاتژمێر 3:30 خولەکی بەرەبەیانی یەکشەممە بەهۆی بارانبارینی بەخوڕەوە لە گەڕەکی 8,000 فەرمانبەران لە شاری هەولێر لافاو دروست بوو ئاو چوویە ناو 15 ماڵەوە. بەو هۆیشەوە لە سەرجەم ماڵەکان ئەو پێداویستیانەی لە نهۆمی زەمینی ماڵەکاندا هەبوون بێکەڵک بوون و چەند ئۆتۆمبیلێکیش زیانی زۆریان بەرکەوتووە. ساعات 3 شەو بوو ئەمە نووست بووین ناخەو لەبەر ئاوەکە هەستاینەوە بەڕاستی ئاو هاتبوو بنمان هەتاوە ژووری نووسن هاتە ژووری نووسن هاتبوو هەستاینەوە تقریبا دەوری ساعات 3 بوو. هەندێک شتی و مستەمسەکە هاتووە ئەو شتە هەویە و ئەوانەی خۆمان زوو بردە سەرێ و منداڵمان بردە سەرێ و لەسەر متابعی وەزعەکەمان دەکە بزانە دەرکە شتەکانمان مەزبوط کردو. ساعات 3 بوو کە بەخەبەر هات ئاو لە حەوشەی داهات یعنی لە حەوشەی دەچوو لە حەوشەی ئاوەکە لە زۆر داهات بەس بۆ ناوە پێکرا مدارەکانمان بردەستەخانی وتەوە چاوەڕێمان دەکرد بزانین ئاوەکە چی بەس دێ تا ئێستاکە ئەوەی دیارە بەس ئەو ناومارە کۆمبار و مۆمبار و قەنەفە و شتەیە لەگە سیارەکەمان سیارەکەش ئاو بردی بەس بۆ نیکای ڕاوەستا زەربزانەکانن ئەوە تەسویرکەوە کامیرەکە دەبینی کۆمبار و ئەشای ماریان هەموو تەڕ بوو خەسار بوو الحەمدوللا زۆر ئاوەکە برێنەوە دەوری 40 سانتیم لە ژۆری ئاوەکە بەرز بوویتەوە لە ژوورێ ئەو کۆمبار و سیسەم و ئەوەی منداڵان چی پێدەرن ئەو قەنەفە بۆ خۆیان الحەمدوللا سەلامەتن. جگە لە ماڵەکان ئاو چۆتە ناو چەند دوکانێک و زیانی زۆریشان بەرکەوتووە. بەشێک لە باڵەخانەکان بە جۆرێک زیانیان بەرکەوتووە کە کاشی زەویەکانیان زۆربەی هەڵکەندراوە. ئاو هات بۆ ژوورێ دوای دەرکەم کردەوە خراپتر هاتە ژوورێ چوومە پێش دەرکەی سایرە دەجوولە یعنی کەچی چی نەبوو دوای گوتم بچمە دەرە بزانم مەزرایانە لەگەڵ جیرانانە بکەینەوە ئەس کار لەوەی نەبوو بەخۆی ئەو کەندە کێشەی دروست کرد بوو کەندەکە زەیتونەی تەقیە ئاوەکە تۆیرکانە ئەو کێشەی دروست کرد زەرەری 5 میلیۆن هەتا 6 میلیۆنی پێگەیاندیمە بەڕاستی ئەو 6 میلیۆن بە حەقیقەت لەو من گەلەگە لە زۆرە لەبەرەوەی بەڕحەقیقەت ئەمە هیچ تیماری خۆمان نییە ئەمە عادەتەن لە شەریکاتان تەڵەب دەکەین شەریکات لۆمان دەینن کە دەیفرۆشینەوە وردە پارەکەی وان دەدەینەوە و خێرە ئەگەر شتێکی کەمی خێر بدنەوە خێرەکەی لێ خۆمان دەوێن بەڕاستی ئەم تازە 2 مانگا و دوکانەماندانەیە ئەو گەڕەکە و خانیانە نەکرا بۆ ئەوانێژ نەکرا بوو دووخانی لێرە بوو ئەو دیوە گۆمەت دەبۆ گۆ ئەما ئەو دیوە دەبۆ گۆما و ئاوەڕۆیەکە لێرەیە و تەحەملی نەدەکرد ئێستا زائیدەن ئاوەڕۆی ئەو شارەش هەر هاتەوەتەوە سەری هیچی لە تەشروتی هەندەسین نەجادەکان ئاوەڕۆیەکان نەخانوەکە هیچ ناوەڵ هیچی شروتی هەندەسین ئەم ڕێ ئاوەکەی دەگری کە ڕێ ئاوەڕۆژیرە ئاوڕێ خۆی دەکاتەوە. بەوتەی هاوڵاتیان خۆیان دروستبوونی ئەم لافاوە لە پرۆژەی نیشتەجێبوونی زەیتونەوە سەرچاوە دەگرێت کە ئاوەکە لەوێوە بۆتە هۆکار بۆ دروستبوونی لافاوەکە. بەهۆی ئەم لافاوەوە زۆرینەی خانووەکان شێوازەکانیان تێک چووە و زەویەکانیان زیاتر داتەپیوە کە لە ڕابردوودا چەندین شێوە لافاو هاتووە بۆ نێو گەڕەک و کۆڵانەکانی شاری هەولێر بەڵام هەرگیز بەم شێوەیە زەرەر و زیانی بە دوای خۆیدا نەهێناوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.